نوێترین زانیاریەکان چین سەبارەت بە ئەم ڕووداوە دڵتەزێنەی کە دوێنێ شەو هەموو هەرێمی کوردستانی هەژان. بەڵێ کارزان سڵاوت لەبێ، زۆر سپاس دەکەین. دیارە ئەو کارە ساتەی شەوی ڕابردوو ئیدارەی سۆران تەواوی هاوڵاتیان خەمبارن و هەرێمی کوردستانیش بەهۆیەوە خەمبار بووە. کارە ساتێکی دڵتەزێن بوو کە لە ئیدارەی سۆران ڕوویدا. دیارە کارە ساتەکە لەم باڵەخانەیە ڕوویداوە شەوی ڕابردوو، ئاگر لەم باڵەخانەیە کەوتۆتەوە. دوایین زانیاریەکان تاوەکو ئێستا 4 کەس لە نەخۆشخانە ماونەتەوە لەژێر چاودێری پزیشکیدانە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ئاشتی. و هەروەها ئێمە قسەمان لەگەڵ ئیدارەی سۆران کردوان ئاماژەیان بەوەدا کە لە ئێستادا لێژنێکیان پێکێناوە کاتژمێر 11 ئیدارەی سەربەخۆی سۆران کۆبوونەوە ئەکاتن و لەم کۆبوونەوەیە لێژنەیەک پێک دەهێنرێتن بۆ ئەوەی بە دوواداچوون بکاتن بۆ هۆکاری ئەم کارە ساتە کەوا لەم باڵەخانەیە ڕوویداوە. دیارە شەوی ڕابردوو ڕووداوەکە لەم باڵەخانەیە کاتژمێر 8 شەو ڕوویداوە لە نهۆمی دووەمەوە ئاگر کەوتۆتەوە. دواتر ئاگرەکە بڵێن کە کەوتۆتەوە بۆتە هۆی دروستبوونی دووکەڵێکی زۆر. دیارە لەم نهۆمی دووەم کە دەیبینین وەک ئێستا لە وێنەکان دیارە لەوێ ئاگر کەوتۆتەوە و مۆبیلیاتی لێ بووە. ئەمە شوای کردووە کە دووکەڵێکی زۆر دروست ببێتن لە باڵەخانەکەەوە تەشەنە بکاتن بۆ قاتی دووەم و سێەم. لەوێوە دیارە هاوڵاتیانی تیادا نیشتەجێ بوونە. 14 هاوڵاتی لەم باڵەخانەیە شەوی ڕابردوو بەهۆی دووکەڵەوە خنکان و هەروەها 7 کەسیش بریندار بوون و گەیەنرانە نەخۆشخانەی فریاکەوتن و لە نێویاندا کارمەندانی بەرگری شارستانی هەبوون کە بەهۆی زۆری دووکەڵەکەەوە وای کرد کە ئەوانیش تووشی تەنگە نەفەسی ببن و بەرەو نەخۆشخانە بەڕێ بکەون. دیارە بەشێک لەو هاوڵاتیانەی کە گیانیان لەدەستداوە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن و خەڵکی ڕۆژئاوای کوردستانن و لە نێویاندا هاوڵاتی عەرەبیش هەیە کە خەڵکی بەغدان لە ئێستادا سەرجەم ئەو تەرمانە لە پزیشکی دادی سۆرانن و هەروەها بریندارەکانیش هەر لە نەخۆشخانە خەوێنراون. دیارە ئەوانەی کە گیانیان لەدەستداوە وا بڕیارە لە ڕێی بەڕێ بکەونەوە دوای ئەوەی ڕێکارەکان ئەگیرێنە بەر لە ڕێی قونسوڵخانەکانیان و دواتر بەرە وڵاتی خۆیان بەڕێ ئەکەونەوە. بەڵام تاوەکو ئێستا بڵێن تەرمەکانیان هەر لە پزیشکی دادی سۆرانن تاوەکو ئێستا. دیارە ڕووداوەکە بە جۆرە کارەسات بارە هاوڵاتیان ناوچەکە بە تەواوەتی خەمبارن کەوا لە یەک کاتدا 14 هاوڵاتی بەهۆی ئەو دووکەڵە زۆرەی کەوا لە نێو بیناکە دروست بووە خنکاون. بەڵێ کارزانەمە هەموو دەپرسن کە هۆکاری ئاگرکەوتنەوەکە چی بوو؟ وەزارەتی ناوخۆش زانیاری هەیە کە لیژنەیەکی لێکۆڵینەوە لە سەرەمپەرسە بڕیارە پێک بێنێت. سەبارەت بە لێکۆڵینەوەکان چی کراوە تاوەکو ئێستا؟ کارزانەوەی ئێمە قسەمان لەگەڵ بەرگری شارستانی کردووە. ئەوان ئەڵێن ئێمە هیچ لێدوانێک نادەین، جارێ لە سەرەتای لێکۆڵینەوە داین. تاوەکو ئێستا هۆکاری ئاگرکەوتنەوەکە لە نێو ئەو باڵەخانەیان دیاری نەکردووە ئاخۆ هۆکارەکەی ئاگرەکە لە چی کەوتۆتەوە. بەڵام ئەوەی کە زۆر جێی دەرامانەوە جێی پرسیارە ئەم هاوڵاتیانە هەمویان لە ژوورەکانی خۆیان ماونەتەوە کاتێک ئاگر کەوتۆتەوە هیچیان هەوڵی ڕزگاربوونیان نەداوە، بەشێک لە دەرگاکانیش داخرابوون. ئەوە زۆر جێگای پرسیارەکە ئاخۆ ئەمانە بۆ نەیانتوانیوە خۆیان ڕزگار بکەن لە ڕێگای ئەو پەیژەی کە لە پشتەوەی بیناکە هەیە. بڵێن زۆربیان لە نێو بیناکە لە نێو ژوورەکانی خۆیان ماونەتەوە و گیانیان لەدەستداوە. دیارە ئەو بینایە لە 12 نهۆم پێک هاتووە کە قاتی دووەمی بیناکە مۆبیلیاتی تێدا بوو، لەوێ ئاگرەکە تەشەنەی سندووە. شەوی ڕابردووش ئیدارەی سەربەخۆی سۆران بەرپرسی ئیدارە ئاماژەی بەوەدا کە ڕۆژی هەینی بووەوە تەواوی هاوڵاتیەکان لە نێو
ئەم بینایە نەبوونە ڕەنگە گەر هاتبایە و پشوونە وایە ئەوانی تریش لە نێو بیناکەدا بووانە کارە ساتەکە بە جۆرێک کارە ساتبار دەبووە گەورەتر دەبوو ڕەنگە ڕێژەی قوربانیان زۆر زیاتر بوو بە بەڵام هاوڵاتیان ڕۆژی هەینی بووە و وەک باس دەکرێتن نزیکەی 6 هاوڵاتی لەم نێو ئەم بینایە ژیان دەکەن دیارە بینایەکە بینایەکی نیشتەجێبوونە هاوڵاتیانە سەرەتاوا بڵاوکراوە کە بەشە ناوخۆیی قوتابیان بێتن بەڵام بەشە ناوخۆیی قوتابیان نەبووە زانکۆی سۆران ئاماژەی بۆ داکەوە ئەوان 3 ساڵە بێتن ئەم بینایان بەکرێ نەگرتووە بۆ قوتابیانیان بەڵکو سەرجەمە و هاوڵاتیانەی لێرانە بوون بەشێکیان هاوڵاتی مەدەنی بوونە کە خەڵکی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستان بوونەوە هاوڵاتی عەرەبیشی تیادا نیشتەجێ بووە و دوو هاوڵاتیش خەڵکی سۆران بوونە شەوی ڕابردوو تەرمەکانیان لە سۆران بە خاک سپێردراوە وا بڕیاریشە هاوڵاتیەکی تریش کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە تەرمەکەی لە نەخۆش لە گۆڕستانی ئیچقەڵا بە خاک بسپێردرێتن سەرجەم تەرمەکانی تریش بەرەو شوێنەکانی خۆیان بۆ بەرە وڵاتی خۆیان دەگوازرێنەوە. ئازاد ئەگەر زانیاریت هەبێ وێنەکان دیارە بەشێک لە بیناکە هیچ دووکەڵ و گەرگرتنی تێدا نەبووە تیمەکانی فریاکەوتن تا چەند توانیویانەکە بەهانای ئەوانەوە بچن کە لە حاڵەتی پێویستی فریاگوزاریدا بوون چەند هاوڵاتی ڕزگار کراون کارزان دیارە سەرەتا کە بەرگری شارستانی هاتە ناوچەکە ئاگرەکەی کۆنتترۆل کرد دواتر هەوڵی ڕزگارکردنی هاوڵاتیانیاندا بیناکە لە قاتی بڵێن بەشەکانی تر دووەم و سێەم ئاگری نەگرتووە تەنها لەو شوێنەی کە موبیلیاتی لێبووە لەوێ ئاگری کردو بەشەکانی تر هەمویان بە دووکەڵ خنکاون سەرجەم ئەو هاوڵاتیانەی کە ژیانیانەوە هیچیان بەهۆی سوتانەوە نەبووە تەنها بەهۆی دووکەڵەوە لە نێو بیناکە خنکاون بەشێکیش لە کارمەندانی بەرگری شارستانی بەهۆی ئەو دووکەڵە زۆرەی کە هەبووە لە کاتی ڕزگارکردنی هاوڵاتیان ئەوانیش تووشی تەنگە نەفەسی بوونە چونکە دووکەڵەکە بە جۆرێک بووە کە موبیلیات خۆتە زغانی زۆربەی ئەسفنجیش دووکەڵەکەی زۆر بەتین و ژەهراوی ئەمە کاریگەریەکی زۆری لەسەر ئاگرەکە دروست کردوە وای کرد کە ڕێژەی قوربانیان بەو جۆرە بێتن ئەوانەی کە بریندار بوون 7 کەس بوون لە نێو ڕووداوەکە برینداربوون کەسیان هی بەرگری شارستانی بوون ئەوانی تریش هاوڵاتی بوون کە توانرا ڕزگار بکرێن و ئێستاش هەر لە نەخۆشخانن مەبەستمەوە بۆ ئازاد خەڵک هەبوو لە ناو بیناکەدا ڕزگار بکرێت و بە سەلامەتی بهێنرێتە دەرەوە یاخود سەرجەمی و هاوڵاتیانی لە ناو بیناکەدا بوون لە نهۆمی دووەم و سێم گیانیان سپارتووە کارزان ئەوانەی کە لە نێو بیناکەدا بوون 14 کەس لە نێو بیناکە گیانیان لەدەستدا ئەوانەی تریش لەو 7 کەسە 4 کەسیان لە نێو بیناکە ڕزگار کراون و ئێستا لە ژێر چاودێریدا زۆر باشە سپاس بۆ زانیاریەکانی تۆ ئازاد لە سۆرانەوە بۆ هیواین کە ئەم ڕووداوانە